ئەمساڵ ئەوە تا هەفتەی یەکەمی دەستپێکردنی پرۆسی دەستوکەیەمە لە 25 مانگە ئیعلانمان کرد، بەڵام لە 28 مانگ یەکەمبەر هەڵگر بە ئامادەبوونی جەنابی وەزیر لێرە وەرگیرا. ئەمڕۆ 9/6/2022 بە ئامادەبوونی جەنابی ئیبتیحالخان ئیعلانی دەکەین بۆ وەجبەی یەکەمی پارەی جوتیارانی هەولێر 500 ملیۆن دینار هاتووە. ئەمڕۆ ئەو جوتیارانەی کە یەکەمبەر هەڵگر هێناوێنە و دابەش دەستیمیان کردو بە سایلۆ ئەو بڕەپارەی وەردەگرن. بە هەمان شێوە ئەمڕۆ لە دهۆکیش 500 ملیۆن دینار دابەش دەکرێت. لە سەرەتای هەفتەی ئایندەشدا ئینشاءڵڵا لە شاری سلێمانی 2 ملیار دینار وەکو وەجبەی یەکەمی پارەی جوتیاران دابەش دەکرێت، کەواتە کۆی ئەو پارەی بۆ وەجبەی یەکەمی پارەی جوتیارانی ئەم ساڵ دابەش دەکرێت بریتیە لە 3 ملیار دینار. لە ئەمان کاتە بڕی 4 ملیار دیناری کەش هاتووە چەکەی ئەوەش دوای تەواوبوونی ئەم پرۆسەی وەجبەی یەکەمە ئینشاءڵڵا دەست بە جێبەجێکردنی وەجبەی دووەمی جوتیاران دەکەین. لە هەمان کاتە پێتان ڕادەگەێنین کە لە ماوەی ئەم هەفتەیەدا لەسەر ئاستی هەرێمی کوردستان زیاتر لە 50,000 تەن گەنم وەرگیراوە کە لەلایەن براجوتیارەکانەوە هێناویانە. هیوادارین براجوتیارەکان دڵنیا بن لەوەی کە ئێمە ئەو بەڵێنەی پێمان داون وەکات لە کاتی خۆیدا جێبەجێمان کردووە و بەردەوامیش دەبین بۆ جێبەجێکردنی بەڵێنەکان بۆ ئەوەی براجوتیارەکان دڵنیا بن لەوەی کە ئەو گەنمەی کە هەیەە بیهێنن ڕادەستی سایلۆی بکەن.